ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەوە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر مەراسمی نەورۆزی پەهلەی دێهلۆران. سەپاندنی دەمانگ زیندان بە سەرئەندامێکی بنەماڵە دادخوازەکانی شاری مەهاباد. ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری پارسی جنوبی و کوشتنی لاوێکی تەمەن 16 ساڵ لەلایەن هێزەکانی دارەی دڵعاتەوە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر مەراسمی نەورۆزی پەهلەی دێهلۆران. ڕۆژی چوارشەممە 13 خاکەلێوەی 1404 هەتاوی هێزامنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر مەراسمی نەورۆزی خەڵکی پەهلەی دێهلۆران و هەوڵی دەست بەسەرکردنی کۆمەڵێک لە هاوڵاتیانیاندا. بەپێی راپۆرتەکان هێزەکانی ئیدارەی دڵعاتی ڕژیم بە مەبەستی تێکدانی مەراسمی نەورۆز و هەروەها ڕێگری لە بەردەوامیە و مەراسمە هێرشیان کردە سەر خەڵک و هەوڵی لێدان و دەست بەسەرکردنی هەندێک لە بەشداربوانی و مەراسمەیاندا. بەڵام خەڵک لە بەرامبەرم کردەوەی هێزەکانی ڕژیمدا ڕاوەستان و لە ئەنجامدا تێکەڵچوون لە نێوان دانیشتوانی ئەو ناوچەیە و بە کرێگیراوانی کۆماری ئیسلامیدا ڕوویدا کە بەهۆیەوە هەندێک لە بەشداربوان بریندار و هەروەها چەند هاوڵاتی لەلایەن هێزەکانی دارەی دڵعاتەوە دەست بەسەر کرا. بەردەوامی بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە کرماشان بە پێی وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە خەڵکی ئازادی خواز لە ناوچەی کەرەند و هەروەها ناودەروەن سەر بە پارێزگای کرماشان بە هەڵکردنی ئاگری نەورۆز هاتنی بەهاری سەرکەوتنیان پیرۆزبایی کرد. بە پێی وێنانە خەڵکی ئازادی خواز لە ناوچەکانی کەرەندی غەرب و ناودەروەنی کرماشان ڕێوڕەسمێکی ڕەنگینیان بە بۆنەی نەورۆز بەڕێوە بردووە. ژنان و پیاوان بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی ئاگری نەورۆزیان داگیرساند و بە سەما و هەڵپەرکێ درێژیان بە مەراسمەکەدا. سەپاندنی دەمانگ زیندار مەسەر ئەندامێکی بنەماڵە دادخوازەکانی شاری مەهاباد. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ وەهاب خدریپور تەمەن 32 ساڵ و ئامۆزای شەماڵ خدریپور لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە دەمانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. هەروەها ناوبرا و ڕێکەوتی دەی بە فرامباری 1403 لەلایەن ناوەندامنیەتەکانی شاری مەهاباد بانکێشت و پاش 3 هەفتە لە دەست بەسەرکرانی بەدانانی بارمتەی 500 میلیۆن تمەنی بە شێوازی کاتی ئازادکرا و پاشان لەلایەن دادگای ئینقلابی شاری مەهابادەوە بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ حزبە کوردیەکان سزای دەمانگ زیندانی تازیری بەسەردا سەپێنراو. جێگای ئاماژەیە کە ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە مافی دەستڕاگەیشتنی بە پارێزەر و پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەشی بێبەش کراب. ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری پارسی جنوبی. کرێکارانی پەیمانکاری نەوتی شاغڵ لە پاڵاوگەکانی شیرکەتی پارسی جنوبی سەرەڕای بەڕێوەبرنی دەیان ناڕەزایەتی لە ساڵی ڕابردوودا هێشتا لەلایەن بەرپرسان بایەخ بە داخوازیەکانیان و دۆخی ژیانیان نادرێت. کرێکارانی ناڕازی دژ بە وەدیناتنی داخوازیەکانیان لە ساڵی ڕابردوو و هەروەها خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕەزایەتیان دەربڕێ و خوازیاری چوونە سەرەوەی حەقدەستەکانیان بەڕێوەچوونی گەڵاڵەی ئەقماری 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشودان وەلانانی شیرکەتە پەیمانکاریەکان و بەستنی ڕاستەوخۆی گرێبەز لەگەڵ خاوەنکار نەمانی نایەکسانی حقوقی نێوان کرێکارانی پەیمانی و ڕەسمی بوون. ناڕەزایەتی بنەماڵەی بەندکراوانی سیاسی دژ بە سزای سێدارە. ڕۆژی چوارشەممە 13 خاکەلێوەی 1404 هەتاوی بنەماڵەی کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین و بەندیخانەکانی دیکەی ڕژیمی کۆماری ئیسلامی با بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام بوون. بە پێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی وەحید بەنی عامریان بەندکراوی سیاسی لە کاتی 13 بەدەر لە سروشتی شاری سۆنغۆر با بەدەستەوەگرتنی وێنەی کوڕەکەیان ئەو حکومە دژە مرۆڤانەیان شەرمەزار و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام بوون. هاوکات بنەماڵەی پویا قوبادی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە بەندیخانەی ئەڤینیش با بەدەستەوەگرتنی پلاکاردی نا بۆ ئەعدام و کۆبوونەوە لە بەردەم بەندیخانەی ئەڤین خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی هەموو بەندکراوان بوون.
کوشتنی لاوێکی تەمەن 16 ساڵ لەلایەن هێزەکانی دارەی دەسەڵاتەوە. ڕۆژی دووشەممە 11 خاکەلێوە لاوێکی تەمەن 16 ساڵ بە ناوی سەجاد مۆتیری بە هۆی وتنەوەی درۆشم دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەقەی هێزامنیەکان گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناوبراو لەگەڵ هاوڵاتیانی دیکەی ناڕازی دژ بە ستەمی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کۆڵانی تاڵقانی شاری ماهشەر کۆ دەبنەوە و بە وتنەوەی درۆشم دژ بە ئەو ڕژیمە دەسەڵاتی کۆماری ئیسلامی شەرمەزار و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو حکوومەتە دەبن. بە پێی ئەو راپۆرتە هێزەکانی دارەی دەسەڵاتیە و شارە بە مەبەستی بڵاوپێکردنی ناڕەزایەتیەکان دەستڕێژی گولە بەسەریاندا دەکەن و بۆ هۆیەوە سەجاد گیانی بەختەکات و شارۆمەندێکی دیکەش بە ناسناوی قاسم ئەبوو عەلی تەمەن 40 ساڵ بە سەختی بریندار و دەست بەسەر دەکرێت. برینداربوونی 7 کەس لە شاری ئەردەبیل ڕۆژی پێنجشەممە 14 خاکەلێوە بەهۆی ئاگر لێکەوتنی ماڵێک لە شاری ئەردەبیل 7 کەس بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی و شارە کران. بە پێی راپۆرتەکان کەسانی بریندار لە دۆخێکی خراپی تەندروستیدان و ئەگەری گیان لە دەستانی چەند بریندار لە ئارادایە. جێگای ئاماژەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی بایەخنەدانی بە گیان و ماڵی هاوڵاتیان و هەروەها بە دووادانەچوونی ڕێکخراوە پەیوەندیدارەکان لەسەر ستانداردسازکردنی خانووەکان لە ئێران ساڵانە بەهۆی تەقینەوە و هەروەها ڕووخانی خانووی دانیشتوانی شارەکانی ئێران ژمارەیەکی زۆر گیانیان لەدەست دەدەن و بە سەدان کەسی دیکەش بریندار و کەمەندامە بن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئەشکەنجەی دوو هاوڵاتی بەلوچ بە مەبەستی دانپێدانانی زۆرەملێ. دوو هاوڵاتی بەلوچ کە تۆمەتی کوشتنی دوو کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامیان لەسەر بووە بۆ ماوەی زۆرتر لە 50 ڕۆژە دەست بەسەر کراون بە ناچار دانیان بە سێناریۆ ناڕەواکانی کۆماری ئیسلامی داناوە. ئەو دوو هاوڵاتیە بەلوچە بە ناسناوی ڕاشد سپاهی تەمەن 34 ساڵ و مێهدی مەلازەهی تەمەن 33 ساڵ کە بە تۆمەتی کوشتنی دوو ئەندام لە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەناوەکانی شەهرەکی و پۆدینا بە دوایانەوە بوون لە ژێر ئەشکەنجە و ئازاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمدا ناچار بە دانپێدانانی زۆرەملێ لەسەر سێناریۆ دروستکراوەکانی ڕژیمدا بوون. جێگای ئاماژەیە کە یەکێک لەو دوو کەسە سەرڕایەوەی کە دانی بە تاوانەکەی دانێناوە بەڵام لەلایەن هێزەکانی ڕژیمەوە تۆمەتی پەیوەندی لەگەڵ لایەنەکانی دژ بە ڕژیمی بەسەردا سەپێنراوە کە ئەمەش بە پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکان. شانی باسە ناوبراوان لە کاتی دەست بەسەرکرانیان لە مافی دەستڕاگەشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کرابوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.